گۆڕانکاری گەورە لە هاوکێشەی سیاسی هاوپەیمانێتیەکان ڕوو دەدات و یەکێتی لە هاوپەیمانێتیەکەی سەدر نزیک دەبێتەوە. بە ئامادەبوونی وەزیری دارایی پەرلەمان لەسەر پرسی دۆلار کۆ دەبێتەوە. پارتی لەبارەی بەدەستێنانی 50 کورسی لە هەڵبژاردننی پارلەمانی کوردستان ڕوونکردنەوە دەدات. سڵاوتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. میدیای عێراقی ئاشکرای دەکات لە پاش بڕیاری دادگای فیدراڵی عێراق تایبەت بە پرسی دووبارەکردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق گۆڕانکاری گەورە لە هاوکێشەی سیاسی هاوپەیمانێتیەکان ڕوودەدات. سەرچاوەیەک لە چوارچەوەی هەماهەنگی کە قسەی بۆ میدیای عێراقی کردووە دەڵێت یەکێتی بە هەنگاوێک لە چوارچەوەی هەماهەنگی و هاوپەیمانێتێکی سەدر دوورە، بەڵام لە ڕۆژانی داهاتوودا پەیوەندیکردنی یەکێتی بە چوارچەوەی هەماهەنگی بەهێزترین ئەگەرە. ئەو سەرچاوەیە وتوشێتی دوای ئەوەی گفتوگۆکانی یەکێتی لەگەڵ پارتی تایبەت بە دیاریکردنی کاندیدێک لەسەر پۆستی سەرۆکۆمار شکستیان هێنا، پەیوەندیکردنی یەکێتی بە چوارچەوەی هەماهەنگی بەهێزتر بووە. میدیای عێراقی دەڵێت ئەم هەفتەیە دادگای فیدراڵی بڕیار لەبارەی دووبارەکردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکۆمار دەدات. لە پاش ئەو بڕیارەش گۆڕانکاری گەورە لە دروستکردنی هاوپەیمانیەتیەکان ڕوودەدات. عەلی حەمەدساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات بەهۆی کۆنەکردنەوەی خاشاک و پیسی مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی کوشندە لە چەمچەماڵ و سید سادق و چەندین شوێنی دیکە هەیە و ئەرکی ئەنجومەنی وەزیرانە ئەم گرفتە چارەسەر بکات. ڕۆنشی کردوێتەوە لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان قسە و بە دوواداچوونیان کردووە و هۆکارەکەی ئەوەیە ماوەیەکی زۆرە پارەی کۆمپانیەکانی پاکەرەوە نادرێت. ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان دەڵێن دەبێت لە داهاتی سلێمانی بدرێت، لە سلێمانیش دەڵێن پارە لە بانکەکاندا نییە. ئەو پەرلەمانتەرە لە بەشێکی تری قسەکانی داوتوێتی ئەرکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی داراییە لە زووترین کاتدا ئەم گرفتە چارەسەر بکەن. لە نووسراوێکدا کە ئاڕاستەی پەرلەمانتەران کراوە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران ئاشکرای کردووە ڕۆژی دووشەممە بە ئامادەبوونی وەزیری دارایی عێراق پەرلەمان لەسەر پرسی دۆلار کۆ دەبێتەوە. لەو نووسراوەدا هاتووە ڕۆژی دووشەممە پەرلەمانی عێراق لەسەر پرسی بەهای دینار بەرامبەر بە دۆلار بە ئامادەبوونی وەزیری دارایی عێراق کۆ دەبێتەوە. ئەوەش ڕوونکراوەتەوە لەو کۆبوونەوەی ڕۆژی دووشەممەدا هەوڵ دەدرێت لیژنە هەمیشەییەکانی پەرلەمانیش پێک بهێنرێت. لە کۆبوونەوەی ڕابردووی پەرلەماندا وەزیری دارایی عێراق ئامادە نەبوو، بۆ هۆیشەوە جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان داوای کرد هەموو گەشتێکی لێ قەدەغە بکرێت. دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان ڕوونکردنەوەیەک بڵاو دەکاتەوە و ڕایدەگەنێت هیچ ڕاپرسییان ئەنجام نەداوە و هیچ قسەیەکیشیان نەکردووە کە گوایە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا 50 کورسی بەدەست دەهێنن. باگوێرەی ڕوونکردنەوەیکی دەستگای هەڵبژاردننی پارتی چەند ڕۆژێکە هەواڵێک بڵاو کراوەتەوە گوایە ڕاپرسیەکمان بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان ئەنجام داوە. لە ڕاپرسیەکەدا دەرکەوتووە پارتی 50 کورسی بەدەست دەهێنێت. لەو ڕۆژەوە دەڵێت ئێمە لێرەوە بۆ ڕای گشتی و هەمولایەک ڕای دەگەێنین. ئەم هەواڵە سەر لەبەری دوورە لە ڕاستیەوە. دەستگای هەڵبژاردننی پارتی باسی ئەوەشی کردووە بە هیچ شێوەیەک و هیچ سەرچاوێک لە دەستگاکەمان ئەو زانیاریە ناڕاستەی نەداوە و بۆ ئەو مەبەستەش هیچ ڕاپرسیەکمان نەکردووە، بەڵکو ئەمە هەواڵێکی فەیک و هەڵبەستراوە و دوورە لە ڕاستیەوە. ئەدهم بارزانی ئاشکرای دەکات بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان لیستی سربەخۆی دەبێت. ئەدهم بارزانی کەسایەتی سیاسی کوردستان و ئەندامی پێشووی سەرکردایەتی پارتی لە وەڵامی پرسیارێکدا سەبارەت بە بوونی لیستی سربەخۆی خۆی لە وەڵامدا ڕەتی نەکردوێتەوە و نووسیوێتی ئینشاڵڵا. ئەدهم بارزانی کە هاوکات ئامۆزای مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە ماوەیەکە واسێنانی لە ڕیزەکانی پارتی ڕاگەاندووە و لە ئێستاشدا لە پیرمام ڕۆژانە پێشوازی لە هاوڵاتیان و لایەنگرانی خۆی دەکات و هاوشێوەی بارزانی ماڵەکەی ناوناوە بارگای ئەدهم بارزانی. مەلەکاتێکدا نێچرڤان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان فەرمانی هەرێمی بۆ دەستنیشانکردنی ڕۆژی هەڵبژاردننی گشتی پەرلەمانی هەرێمی کوردستان عێراق واژۆ کرد و بڕیاریدا ڕۆژی 1 دەی 2022 هەڵبژاردن ئەنجام بدرێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر.